بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. برزان و خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ، خۆشحاڵین ڕۆژێکی ترهاتینەوە خزمەتان لە بەرنامەی بەهاری دڵان. خوای پەروەردگار قورئانی پیرۆز بکا بە بەهاری دڵەکانمان، ساڕەژی برینەکانمان، لابەری خەم و خەفەتمان. لە بەرنامەی بەهاری دڵانە لە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەرین عەلەیه السەڵات وسەلام دواتریش دەچینە سەر یاسا تەجویدیەکان. ئەبوو موسای ئەشعەری بۆمانە جێڕێتەوە وەکو لە صەحیح بوخاری موسلیمە هاتووە. پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وسەلام فەرموویەتی مثل المؤمن الذي يقرأ القرآن كمثل الأترجة. ئەفەرمێ وێنە و شێوەی ئەو باوەڕدارەی کە بەردەوام قورئان ئەخوێنێ. یەقڕە لە زمانی عەرەبیە هەر کاتێک خەبەر بە جوملەی فعلی هات ئەوە بۆ بەردەوامێتی و تازەبوون، یعنی بەردەوام ختم لە دوای ختم، قورئان خوێندن لە دوای قورئان خوێندن. ئەفەرمێ ئەو باوەڕدارەی کە قورئان ئەخوێنێ بە بەردەوامی وەکو لیمۆ وایە، هەم بۆنی خۆشە هەم تامیشی خۆش. و ئەفەرمێ ومثل المؤمن الذي لا يقرأ القرآن كمثل التمرة لا ريح لها وطعمها حلو. ئەو باوەڕدارانی کە قورئان ناخوێننەوە، پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وسەلام فەرمێ وەکو خوڕماوان هەرچەند بۆنیان نییە بەڵام تامیان خۆشە و سوودی تایبەتی خۆیان هەیە. وأفرمي مثل المنافق الذي يقرأ القرآن مثل الريحانة ريحها طيب وطعمها مر. جا لەناو مسلمانانە لەگەڵ ڕێزما بۆ بەڕێستان هەندێک خەڵکی ناپاک و منافق و دەغەڵ هەن، منافق و دووڕۆکان هەیانە قورئان ئەخوێنن. پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وسەلام فەرمێ ئەو منافق و دووڕۆی کە قورئان ئەخوێنێ، یعنی منافق ئەوەیە کە ئاەتەکانی قورئان ئەخوێنێ و هەموو هەڵس و کەوتی پێچەوانەی ئاەتەکانی قورئانە. ئەفەرمێ ئەوە وەکو ڕەیحانە وایە، بۆنی خۆشە بەڵام تامی تاڵە. و ئەو منافقەی کە قورئان ناخوێنێ وەکو گوژاڵکە وایە، بۆنی ناخۆشە یان هەر بۆنی نییە و تامیشی تاڵە. بۆیە ئێمەی موسڵمان پێویستە لەسەرمان هەموو کاتێک بەتایبەتی ئەو مانجی ڕەمەزان مانجی قورئانە هەوڵ دەین قورئان بخوێنینەوە، بەڵام بەو شێوازەی کە خوای پەروەردگار فەرمانی پێ کردوین کە فەرموویەتی وەڕەتیل القورئانە تەرتیلە. ئێمە لە خزمەتانین لە خزمەت سوورەتی الإخلاصین ئەمڕۆ پێش چوونە سەر سوورەتەکە وەکو عادەتی خۆمان هەوڵەدەین یاسایەکی تەجویدیتان بۆ باسکەین. بەشێکی گرنگی جوان خوێندنەوەی قورئان یان یاساکانی جوان خوێندنەوەی قورئان بریتێ لە دەرچەی پیتەکان یاخود پیان وترێ مەخارجی حروف. کاتێک ئینسان ئیسفادە لە قورئان ئەکا کە ئەو قورئانە بەو شێوازە بخوێنێتەوە کە خوای پەروەردگار نازڵی کردووە، و هەر حرفێک لەو حرفانەی قورئان حەق و مافی تایبەتی خۆی پێبا بۆ ئەوەی کە ئەو قورئانە بخوێنێتەوە کە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی دەداتەوە. و بۆ زانینیشتان هەمومان بەرپرسین لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار دەربارەی شکۆی و گەورەی قورئان فەرموویەتی وئینەه لەذیکر لەکە وەلیقەومکە وەسەوفە توسئەلون. خوای گەورە فەرمێ بێگومان قورئان مای سەربەرزی و شکۆی گەورەی تۆیە ئەی محەممەد عەلەیه السەڵات وسەلام، و مای گەورەی ئومەتەکەتە و دڵنیابن لە ڕۆژی قیامەتە پرسیارتان لێکرێ دەربارەی قورئان. ئێمە لە یاساکانی تەجویدا بابەتێکی گرنگمان هەیە کە پێی ئەوترێ دەرچەی پیتەکان، لە عەرەبیا پێوترێ مەخارجی حروف. هەر حرفێک لەم حرفانە کە ئینسان ئەیان لێیا چەند حرفێکیان پێویستە بە شوێنێک هاتێپەڕ بنیان لەو شوێنەوە بوترێن. ئەگەر لە شوێنی خۆیەوە نەوترێ ئەوە ئینسان تووشی هەڵا ئەبێ. جا زاناکان هاتوون بۆ کار ئاسانی دابەشیان کردووە، ناویان ناوە مەخارجی عامە هەندێکیان، بە شێوەیەکی گشتی ئینسان کە بڵین هەناسە هەڵەمژێ و هەناسە ئەداتەوە، ئۆکسیژین هەڵەمژێ و دۆمۆکسی دەداتەوە، لەم دەر و ژوورکردنی هەناسەی ئینسانەیە لەکوێ ئینسان بیەوێت دەنگی ببڕێ هەناسەکەی ببڕێ دەنگێک دروست ئەبێ. بە شێوەیەکی گشتی ئینسان لە گەرویەوە لە قورجێەوە تاوەکو سەر لێوەکانی لەم مەسافەیەیە کۆمەڵێک شوێن هەن بۆ دەرچوونی پیتەکان کە پێی وتراوە مەخارجی عامە. مەخارجی عامە پێنجن وەکو لە ڕەسمەکەیە ئەیبینن. بۆشایی مەبەسپی بۆشایی قوڕگ و ناودەمە. دووەمیان قوڕگ خۆیەتی گەرو کە لە کوردیا پێڵێن گەرو. سێمیان زوبانە یان زمانشی پێوترێ. مەرج نییە
زمانی یەک دەرچەی هەبێ ئەکرێت چەند دەرچەیەکی هەبێ و دوو لێوەکانە دواتر هەندێک پیت لەسەر لێوەکانن و بۆشایی ناولوتی شەیە کە پێوترێ کەپوو لە هەندێک منتیقەیە و بە عەرەبەکەی پێی ئەوترێ خەیشوم. ئەم پێنجەی کە بینیتان لە وێنەکەی ئەمە پێیان ئەوترێ دەرچە سەرەکیەکانی پیتەکانی زمانی عەرەبی. پێویستە هەر حرفێکە ئینسان ئەیڵێ لە دەرچە و مەخرەجی خۆیەوە بڵێ. مەخرەج ناوە عەرەبیەکەیەتی و دەرچەی شەبێتە ناوە کوردیەکە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆیە باسی یەک دەرچەیانەکەین کە پێوترێ ئەلجەوفیان بۆشایی، کە ئەوە بۆشایی گەرووە لەگەڵ بۆشایی دەم، مەبەست جەوف. بۆشایی گەروو لەگەڵ بۆشایی دەم پێی ئەوترێ مەخرەجی مقەدەر لە کتێبەکانە، یعنی شوێنێکی تایبەتی نییە. بۆیە تەنها سێ حرف لێرە و دەرەچی ئەم سێ حرفە بەرز و نزمیان هەیە کە موزیادیان هەیە کە ئەلیف و واو و یاءن. لە بۆشایی دەم و قوڕگدا هەر سێ پیتەکانی مەد پەیدا دەبن. ئەگەر وێنەی دوای ئەوە نووسراوە لە بۆشاییدا هەر سێ پیتەکانی مەد پەیدا دەبن کە حرفەکانی مەد ئەلیف واو یاءە. ئەلیف ئینسان پێویستە دەمی بۆ بکاتەوە ئەندازەیەک و واویش لێوەکانی بۆ کۆکەیتەوە، یایش کەمێک شەویلکەت خوار ئەەکەیتەوە. پێوترێ ئەلیفی مەدی یان وای مەدی یان یائی مەدی. پێویستە لە کاتی خوێندنەوەی قورئانە ئاگامان لە دەربڕینی ئەم پیتانە بێ. کەوا بوو ئەم سێ حرفە کە پێیان وترێ ئەلیفی مەد و دیارە ئەلیف هەر مەدە لە زمانی عەرەبی، هیچ کاتێ بەبێ مەد نییە، بەڵام واو هەندێک جار مەدە و هەندێک جار مەد نییە، یائیش هەندێک جار مەدە و هەندێک جار مەد نییە. بۆیە وتمان ئەلیفی مەدی و وای مەدی و یائی مەدی بەو شێوازە باس ئەکرێ. ئەمە دەرچەی یەکەمی پیتەکانە. پێویستە قورئان خوێن ئەم حرفانە ئەم سێ حرفە کە ئەی خوێنێتەوە کە ئێستا چینە خزمەتی سوورەتی ئیخلاس، لەوێ یا زیاتر لە کاتی خوێندنەوەیە بۆمان ڕوو نەبێتەوە ئەچینە خزمەت سوورەتی الئیخلاس کە لە سوورەتە پیرۆزەکانی قورئانە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ناوی ناوە سوورەتی قول هو الله ئەحەد لە فەرموودەکانیە. ئەم سوورەتە موبارەکە ئێستا ئەیبینین لەسەر شاشە سوورەتی الئیخلاس بە تەجویدەوە یەک جارەی خوێنینەوە. دواتریش ئەو بابەتەی کە باسمان کرد مەسەلەی دەرچەی پیتەکان ئاماژەی پێکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. ئەم سوورەتە موبارەکە کە لە 4 ئاەت پێک هاتووە و زۆربەی زۆری موسڵمانان لەبەریانە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی سێیەکی قورئانە لەبەروی ناوەڕۆکەکەی باسی سێیەکی قورئانەکە و ئەیشکرێ لە ئەجر و پاداشتە هەردوو بۆ چوونەکە هەیە. ئێمە ئەم 4 سوورەتە کە بە قول دەست پێکا پێیان ئەوترێ قەواقیل، یعنی ئەو سوورەتانەی بە قول دەست پێکەن هەمویان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژانە پارێزگاری لێ کردو و خوێندوێتی لە چەند کاتێکی جیاوازە. ئێمە لایەنە تەجویدەکەی باسەکەین. قول کە ڕۆژانی پێشووتریش ئاماژەی پێکراوە کە ئەو لامە ناکرێ خێرا لەسەری بڕۆن، مەڵێن قول والله ئەحەد. قول لامەکە جوان ئیظهارکەن. ئەمجار هووە حرفی ها کە دواتر لە دەرچەکانی ترای خوێنی لەبەرەوەی لەو سەری خورجی ئینسانەوە دەرەچێ و حرفێکی لاوازە ئەبێ ئینسان جوان دەری بڕێ. هەیە ئەڵێ قول والله ئەحەد، هایەکە ناڵێ کە هایەکەت نەوت دەخێرت لە دەسەچێ. لەگەڵەوەی شاینسان پێویستە فێری ڕەوان خوێندنەوە بێ، بڵێن قول هو الله. ئەمجا وشەی ئەڵڵا زۆرێک لە خەڵکێکە قورئانە خوێنێتەوە، زۆرێک لە قورئان خوێنەکانیش لامەکەی ناگرن وەکو پێویست. هو الله هو الله ئەلیفەکەی دوای لامەکەیش بەهۆی لامەکەەوە قەڵەوە بێ. قل هو الله ئەحەد. دالەکان کە ئەو سوورەتە هەر 4 ئاەتەکەی بەدال کۆتایی هاتووە ئەبێ دالەکان بە جوانی دەرببردرێ. مەڵێن قل هو الله ئەحەد، دەنگی دالەکە مەمرێنن و شەدەیشی مەدەنێ بڵێن ئەحەد ئاوهانە ئەحەد بەو شێوازە. الله الصەمەد، ئەو سادە حرفی قورس و بەهێزە مەیکەنە سین، مەڵێن الله السەمەد غەڵەتە، الله الصەمەد بەو شێوازە. لەم یەلید
ولم يولد ولم يكن له وابێکی بچووک لە بەردەمی ئاەتی ئەوە ئەبێ جوان دەرببڕێ پێی ئەڵێن مەدی سیلە له ولم يكن له یەکون نونەکەی ناخوێنینەوە هەر نونێک لە قورئانە هیچی لەسەر نەبوو بۆ یاسایەکی گشتی ئەو نونە دەرنابردرێ جا هەندێک جار هەر ناخوێندێتەوە جێدار ئەشاردرێتەوە لێرە دەرینا هەر نایخوێنینەوە وەڵێن ولم يكن له بۆیە شەدەیەک لەسەر لامەکە هەیە له ئەو شەدەیە ئەوەیە کە نونەکەمان نەخوێندۆتەوە بۆی ئەجر و پاداشتەکەی نەڕوا هەر ئیدغامی هەر حرفێک کە تۆ نایخوێنیتەوە لە قورئانە دیارە ئەمانە هەموو یاسان بەڕێزەکانم قورئان خوێندن بەبێ یاسا نابێ دنیا هەمووی یاسای هەیە خوای پەروەردگار بۆ هەموو شتێکی یاسای داناوە قورئان هەمووی یاسایە ناکری هەر کەسێک بە ئارەزووی خۆی قورئان بخوێنێتەوە ئێمە هەموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەی بەو شێوازە فێر کردو ئەوانیش بەو شێوازە گەیاندویانەتە ئێمە له ئەو له ئەبێ بۆ هایەکە جوان لێو کۆکێتەوە بڵێ له بۆی واوێکی جوان دەرچێ ئەو واوە دە خێری لەگەڵ هەیە ئێستا له ئەگەر واوەکە نەڵی تۆ بیست خێرت بۆ نووسێ بڵێ له بەس له کە واوەکەت وت ئەجرەکەت ئەبێتە سی خێر هەر حرفێک سی خێرە کوفوەن ئەبێ جوان لێی بۆ کۆکەیتەوە هەیە ئەو زەممەی فایە ناڵێ ئەڵێ کوفوەن ئەوە غەڵەتە کوفوەن ئاحاد بەو شێوازە ئەی خوێنینەوە ئەمە سوورەتی الئیخلاص کە ئەم سوورەتە لەبەر گەورەی و شکۆیی خۆی کۆمەڵێک ناوی تری هەن ناوی تەوقیفی و شەرعی بریتیە لە سوورەتی الئیخلاص واتا خۆیەک لایکردنەوە بۆ خوای پەروەردگار یا بە تاک و تەنهایی باسی سیفەتی خوای پەروەردگارەکە و هەندێک لە تابعین ئەم سوورەتەیان ناوناوە مقەشقەشە لەگەڵ سوورەتی کافرونە لە زمانی عەرەبیا قەشقەشە یعنی تەواو صافی کردەوە پاچی کردەوە خاوێنی کردەوە ئەگەر ئینسان بەدڵ سوورەتی ئیخلاص و کافرون بخوێنێ دڵ و دەرونی خاوێنە بێتەوە لە کوفر و لە نیفاق و لە فسق و لە فجور و لە غەیری خوای پەروەردگار پەیوەندیەک وەرگرین کاک ئەنەس لە شارە زور فەرموو کاک ئەنەس فەرموو وعليكم السلام كاك أنس ورحمة الله وبركاته أنس جيان فرمو بخينة أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بس خوش بكاك أنس جيان خوا موفقك كاك أنس إن شاء الله تلفونك داخل سوتش أنت بينيك بيغلم بوي ليستوى باشي الحمد لله باشي والله مالي باشو باشتر هي هاول دنجي دالكان بلي أحد الصمد بوشي وازا كوفوا ضمي كافك باجوان درشي بكوف أن خنراوته ولا قراءتنا بلام لاي خومان عليهم كوفوا بوشي وازا دسي خوش بي وخواي قورا موفقك بردوام بلسر قرآن خوندن و لبركردني قرآن بوي سربرزي دنيا و قيامة دنيا خوال لقل كاك أنس خواي قورا موفقك عبراكم كاك أحمد ما لقل لكوية فرمو كاك أحمد فرمو كاك أحمد بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خواهی گەورە موفقك كاك أحمد جيان دەستی خۆش بێ دەمی خۆش بێ زەرورە دایکان و باوکان هانی مناڵەکانیان بن مناڵەکانیان فێری ئەم سوورەتە کورتانەکەن زۆر باش بخوێندنەوەکەت بەڵام دالەکانتان ئاگا لێ بێ ئاحەد الصەمەد ئەو دەنگی قەلقەلەکان بووی حرفەکە نەمرێ ئەجر و پاداشتەکەی بە باشتی وەرگرن لەگەڵ کوفووەن جوان لێوی بۆ کۆکەنەوە دەستخۆش بۆ بەرنامەکەت سەربەرز بی کاکە ئەحمەد گیان خوای گەورە موفقکە و کاکە ئەحمەد و کاکە ئەنەس ببنە
چرای ڕووناچی بۆ دایکان و باوکانیان لە دنیا و لە قیامەتە. خوان لەگەڵ کاکە ئەحمەد جان، خوا ئاگای لێو بێ. پەیوەندیەکی ترمان لە سلێمانیەوە؟ بەڵێ فەرموو دیە خان فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوش برنامجك زي كمان سپاس دەکەین دیە خان، خوا موفقکە. مامۆستاکەم خوێنم. فەرموو خوشکەکەم فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خی گەورە موفقکە دیە خان، خی گەورە سەربەرزەکە. دەستی خۆش بێ، دەستی خۆش بێ، سەربەرز بی. یاخوا موفق بن خوشکەکەم. سارا لە ئاکرێەوە فەرموو سارا خان. فەرموو سارا فەرموو. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو بخێنە فەرموو. بسم الله الرحمن الرحيم. فەرموو. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد. بەڵێ. ولم يكن له كفوا أحد. خوا موفقکە سارا گوڵ ئینشاءڵڵا کۆمەڵێک تێبینیت پێڵێم، خوا ئاگای لێو بێ. دەست خۆش بێ، باش بۆ خوێندنەوەکەت. ئەو لەسەر خۆیە زۆر زەرورە بۆ کاتی خوێندنەوەی قورئان. بەعام ئەوەی کە هەیە هەر ئەوەی کەوتم حرفی دالەکانتان ئاگا لێ بێ. دەست خۆش بێ، خوا موفقکە. دایەن لە خوڕماڵەوە داوێن خان فەرموو داوێن. فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بخينا فەرموو. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. دەست خۆش بێ، دەست خۆش بێ داوێن. خی گەورە موفقکە، خی گەورە تۆیش سەرکەوتووکە. عیبی نییە خوێندنەوەکە زۆر زۆر باشە، ئینشاڵڵا بەردەوام بە لەسەری هەوڵدەن زۆرترین قورئان لەبەرکەم. ئینشاءڵڵا. سەربەرزبی سەربەرزبی. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. خی گەورە تۆیش سەرکەوتووکە، یاخوا موفق بی. ئاگادارتان سەربەرزبی، خوان لەگەڵ بێ، خوا ئاگای لێو بێ. بەڵێ. پەیوەندی ترمان هەیە؟ ئەنەس شەماڵ. کاکە ئەنەس فەرموو، کاکە ئەنەس لە کەلارەوە فەرموو. کاکە ئەنەس بخێنە کاکە ئەنەس، عیبی نییە. فەرموو کاکە ئەنەس گیان. ئەو بەڕێزانی پەیوەندیەکەن تۆزێک لە تەلەڤیزۆنەکان دوورکەونەوە، گوێتان لێگرین، دواتر دوای داخستنی پەیوەندیەکان تێبینیەکانتان پێڵێم. داوای لەبر نەکەین لە کاکە ئەنەس. هەوراز لە حاجیاوەوە فەرموو. هەوراز فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا أخوة موفق بي. فەرموو هەوراز.
بخوێنە فەرموو. بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. مامۆستات هەیە هەوراس؟ لای مامۆستا خوێنی؟ زۆر باشە خوێندنەوەکەت. دایک و باوکم قڕاخوێنە. خوای گەورە دایک و باوکت بپارێزێ و هەموو چاکە و تاعەتەکانتان قبول بێ. یاخوا مۆفەق بێ. دەستی خۆش بێ. مامۆستا؟ بەڵێ. بەڵێ هەوراس بەڵێ. برایەکەشم بخوێنێت؟ با ئەویش بخوێنێ فەرموو. فەرموو. ئادەی براکەت؟ محمد. يلا كاكا محمد فرموا. بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. خواهی گەورەتە من درێژتان کاکە محەممەد و کاکە هەوراس خواهی گەورەتان پارێزێ و تان کاتە توێشوێکی باش بۆ دایک و باوکتان خوا گەیارتان بێ. خوێندنەوەکانتان زۆر باشە ئینشاڵڵا بەردەوام بن. ئێمە داوا لێبرد نەکەین لەو بەڕێزانی کە ویستی بێتیان پەیوەندی بکەن پەیوەندیەکانیانمان بۆ وەرنەگیرا بێ یاخود ئەوەی کە پەیوەندی بڕابێ. ئەوەی کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەمەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی هەر کەسێک 10 جار سوورەتی قول هو الله ئەحەد بخوێنێ خوای پەروەردگار کۆشتێکی لە بەهاشتا بۆ دروستەکە هەوڵدەن بەڕێک و ڕەوانی بیخوێنن و ئەو بەڕێزانی کە خوێنەواریان نییە یانەیە پێشنوێژیکەن سوورەتی ئیخلاص زۆر گەورەیە ئەوەی کە ئێستا تەراویحەکە لە ماڵەوە بۆ خۆی زۆر ئاسایی هەموو ڕکاتەکان سوورەتی قول هو الله ئەحەد بخوێنن سوورەتێکی گەورە و پیرۆزە هەوڵدەن لە ماناکەشی تێبگەن ئەوەی کە من لێرە بەس مانایکەم بەس وشەی الله الصەمەدە لەبەرەوەی زۆر جار خەڵک لە وشەیە تێنەگەیشتووە. الله الصەمەد یعنی خوای پەروەردگار هەر خۆی گەورەیە و جێینیازە و بێنیازە. کەلیمەی سەمەد لە زمانی عەرەبیە یعنی گەورە یعنی ئەبوو هورێرە وا تەفسیرەکە فەرمێ سەمەد واتە ئەو زاتەی ئەو کەسەی کە هەمووان پێویستیان بەوە بەڵام ئەو پێویستی بە کەس نییە. خوای پەروەردگار سەمەدە هەمومان پێویستمان بە خوای پەروەردگارە. ئینسان لە هەموو کاتێکی تەمەنیا پێویستی بە خوای پەروەردگارە لە خۆشی و ناخۆشیە پێویستمان بەخوایە بۆیە ئێمەی موسڵمان پێویستە باش ڕوو بکەینە خوای پەروەردگار بە تایبەتی لەو مانجی ڕەمەزانەیە خۆمان بۆ خوای پەروەردگار یەکلاکەینەوە. ئیخلاص واتە خۆ یەکلاییکردنەوە و ئەم سوورەتە هەندێک ناوی تریشی هەن هەندێک ناوە سوورەتی ئەلئەساس ئەوانە ناوی ئیجتیهادین یعنی زاناکان بۆیان ناوێن ناوە لەبەرەوەی ئەساسی دینداریە و سەیەکی قورئانەکەیش باسمان کرد لەبەرەوەی قورئان بەشێکی باسی ئەحکام و بڕیاری خوایە بۆ بەندەکانی بەشێکی باسی تەوحید و یەکتاپەرستی و ئیمان و عەقیدەیە و بەشێکشی باسی چیرۆک و بەسەرهاتە. بۆیە قورئان ئەم سوورەتە باسی تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگارە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمەی فێر کردووە یەکەم نوێژی ڕۆژ کە ئیکەین لە سونەتەکان کە مەبەست پێی نوێژی بەیانیە نوێژی بەیانی کە یەکەم نوێژ بێ ئەگەر بیکەین ئایان ئەخیر نوێژی شەو بێ یا یەکەم نوێژ بێ سونەتەکەی نوێژی بەیانی کە زۆر گەورەیە و زۆر خێرە سونەتە ڕکاتی یەکەم قل یا ئەیوهالکافرون بخوێنی ڕکاتی دووەمیش قل هو الله ئەحەد و نوێژی مەغریبیش کە نوێژی مەغریب ئەکا ئینسان لە ئەوەڵی شەوە سنەتە ڕکاتی یەکەم قل یا ئەیوهالکافرون بخوێنی ڕکاتی دووەم قل هو الله ئەحەد چونکە ئەو دوانە هەردووکیان مانای لا ئیلاهە ئیلەڵڵا بووی ئینسان لەسەر ئیمان و تەوحید و یەکتاپەرستیەکەی بەردەوام بێ خوای پەروەردگار عاقبەت خێرمان کا و عیبادەت و تاعەتمان قبوڵ کە یارمەتی دەرمان بێ ئەهلی قورئان بین خۆمان و مناڵەکانمان
و ئەوانی کە پەیوەندیان پێوەگرتین خوای پەروەردگار پاداشتیان داتەوە گویان لە دەنگمانەوە هاوکاری و دەنگاکەن خوای لە هەمومان خۆشبی لەسەر جە موسڵمانانی سەر زەوی هەموو لایەکمان عاقبەت خێرکەی قورآن بکەی بە سایە و سێبەری ژیانی دنیا و دوار ڕۆژمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.